محمد رسول الله. مزگفتا کفنا دارتوه ایک جه کفنترین مزگفتا لسنور پارێزگەها دهۆک و هەرێما کوردستانê خەڵکekê zêde yê navxweyî û biyanî qesda evê mizgeftê dikin. Akiciyên vê deverê jî dilxweşiya xwe didine diyarkirin ji ber ku hem cihekê pîroz û hem jî cihekê şînwarî ye. مزگەفتەکە ئاوەدانە و نوێژ لێ دێتەکردن هەر پێنج فەرزان بەس غودبان لێ ناکرێت لەبەر ئەوەی ئەڵعان وەکو دارەتی بیتە نەحیا زۆر بیە جێ خەڵکە لێرە نابتەوە بیتە 4-5 مزگەفتی دی لێرەیە ئەو مزگەفتەش غودبە لێ ناکرێتن هەینە ڕووی خەڵکەوە زۆر زۆر گرنگیان پێوەداوە یعنی مەسەلەی نوێژکردنی زۆریش عاز دەکەن لێرە نوێژێ بکەن دۆران پشتی ئەو مزگەفتی هەموو نوێژە لێرە دەکەن زۆر هاوکارە لە ڕووی خپاک و خاوینی لە ڕووی پاراستنی ئاوادان کرا بەتا نەکرای نوێژ لێ بەس ئەوانە بیە خراپتر بیە ینی باشتریان کردی و دەست نەکرایتێ لە 55 دەست نەکرایتێ چاکرای دەست نەکرایتێ لە 2019 ئەما پچێک نوێژانمان کردەوە و خاوینمان کردەوە بێ یعنی گۆڕانکاری بەس خاوینمان کردەوە خۆ ڕوایەوە تشتانە لە 79 وەش ئەمن وا خزمەتی دەکەم لەگە بام هەتا ئێستا ئەوێ بێتن ئەو گوندیا زینارانەش بی دێتن سەردانی ئێرە دەکە بەس لۆ دیتنی و لۆ جوانیەکەی Şînwarnasek jî dibêjît ji bilî cihekê pîrozê ayînî cihekê şînwarî û taybet e jî bo mêjûya Kurdistan û evê deverê ye. کۆنەکانی سەر ئاشتی هەرێمی کوردستانە و هەروەها لەسەر ئاشتی عێراقا ئەو مزگەوتە خاوەن مێژوویەکی کۆنا و دەتوانم بڵێم جێگەی دەستخۆشیە کە چەندەها ساڵە لە کۆنەوە تا ئێستا لایەن خەڵکەکەیەوە نۆژەن کراوە پارێزراوە سەبارەت بە لایەنی مێژووی ئەو مزگەوتە بەڕێی خۆم وەکو شوێنەوار ناز پسپۆر لەو بابەتە دەتوانم بڵێم نێزیکەی 1000 ساڵ دەبێت یان زیاتر لە 1000 ساڵ 1200 ساڵ دەبێت ئەو بەراوردەی کە خۆم کردیمە سەبارەت بە هەندێک ئەو کێلە گۆڕانەی کە لەو ناوچەیە دۆزرایتەوە سەبارەت بەو ساڵی کە تێدایە زیاتر لە 1000 ساڵ نێژراون ئەو کەسانەی کە مردوونە ئەو کەسانەی ئەو مردونەش زۆر نێزیکن لە سنتەری نەحیەی دارەت و ئەو هیمایانەی کە لە ناو مزگەوتەکە کراوە سەبارەت بە هیمای ڕۆژ هیمای مانگ و یان هیمای شیر و خەنجەرە هەمان ئەو هیمایانە کە لەسەر کێلی ئەم گۆڕانە کراوە وا دەسەلمێت کە مێژووی ئەو مزگەوتە زۆر کۆنترە لەو مێژووی کە ئێستا دانراوە بۆی وەکو من شوێنەوە ناسێ دەتوانم بڵێم مێژووەکەی دەگەڕێتەوە 1000 بۆ 1200 ساڵ پێش ئێستا Wekî dihête diyarîkirin mêjûya evê mizgeftê jî dizivriteve bo nêzîkî 1200 sala. Bi harîkariya xelkê vê deverê ev cihewekî xwe bi parastî maye û ta niha çend carekan hatiye nûjenkirin we ta niha jî berdewam nivêj têda dihête kirin. Merwan Yehya Şarpirêz Nehya Daretû